کاری هەڵکۆڵین و پشکنینی شوێنەواری دەکەن. تیمێکی زانکۆی بەرشەلۆنای ئیسپانین بە دوای مێژووی ژیانکردن لەو ناوچەیە دەگەڕێن. ئێرە گردیبانە هێڵکە لە گەڕەکی مەتار لە ئیدارەی سۆران. لە ئەنجامی کارەکانیان شارستانیەتی حەلەفیان لێرە دۆزیوەتەوە کە نزیکەی 7,000 ساڵ پێش ئێستا بووە و لە عێراقیش ئەو شارستانیەتە بوونی نەبووە. شارستانیەتی حەلەف لێرە هەیە کە لە عێراق ئێمە نیمانە، لە باشووری میزۆپۆتامیا نییە، تەنها لە باکوورەکەی واتە لە کوردستانی ئێمە ئەو جۆرە شارستانیەتە هەیە کە گلێنەکانی هەمویان نەخشێنراون و ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە لە هەڵکۆڵینەکانی ئێرە کە هەڵکۆڵەرەکان باس لەوە دەکەن کاتێک کە کار دەکەین لەو شوێنە هەر یەک لە گلێنەکان جۆرێک لە تایبەتمەندی خۆی هەیەەوە تووشی سوپرایزمان دەکەن. لە ئەنجامی ئەو پشکنینانە دیواری خانووەکانیان و چەندین پارچە گۆزە دۆزراونەتەوە کە نەخش و نیگاری جیاوازیان لەسرە و مێژوەکەیان بۆ سەردەمی شارستانیەتی ئیسلامی و سەردەمی شارستانیەتی حەلەف دەگەڕێتەوە. ئیشی ئێمە تەرکیزکردن لەسەر سەردەمێکی دیاری کراوە کە پێی دەڵێن سەردەمی حەلەف. تیشکمان خستە سەر دۆزینەوەی پاشماوە بیناسازیەکانی کە بۆ چاخی بەردینی نوێ سەردەمی حەلەف دەگەڕێتەوە کە لەگەڵ لە پاڵ ئەمەش دۆزینەوەی چەندین پارچەی گلێنەی تایبەتمەند و هەروە پاشماوەی ئاژەڵی و پاشماوەی خۆراک و ئەوشتانە کە هەمووی دەمانوێت لە ڕێگەی دیراسەکردنی ئەوانەوە بزوانین شێوازی بەخێوکردنی ئاژەڵ پەروەردەکردنی ڕووەک وەکو کوشتتوکاڵ و ئەوشتانە چۆن بووە لەو کۆمەلگایان لەو گردەدا. ئێمە لە ساڵی 2010ەوە دەستمان بەکارکردن کردووە لێرانە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێبەراتی شوێنەواری سۆران و زۆر دڵخۆشین کە لێرە کارەکەین چونکە سایتێکی زۆر گرنگە کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی نیۆلۆتیک و ئەو دەستکەوتانەی کە لێرە دۆزیمانەوە دڵخۆشکردن و لەو بوارەیە کە ئێمە کاری تێدا دەکەین گەڕێتەوە زۆربەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی حەلەف. شوێنەوار ناسنامەی نەتەوەیە و مێژووی ئەو ناوچەیە دەنووسێتەوە کە لێی دەدۆزرێتەوە و بایەخی تایبەتی خۆی هەیە. لە هەمان کاتدا ناوچە شوێنەواریەکان دەکرێت وەکو ناوچەی گەشتیاری گرنگ بناسرێن و گەشتیاران سەردانیان بکەن. بەڵام لە هەرێمی کوردستان ناوچە شوێنەواریەکان بایەخێکی ئەوتۆیان پێنەدراوە و تەنانەت توێژەرانی ئەو بوارەش زۆربەیان تیمی زانکۆبیانیەکانن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.